ئێران شەڕێگەکە شەڕێکی مەزهبی عقائیدی لەگەڵ وجود هەمووی، لەگەڵ ئەمریکایکە، لەگەڵ سونیەکە، لەگەڵ غەربێکە، لەگەڵ هەموو وڵاتێک کە دەسەڵاتی بێیکە. بەڵام بەنیسبەت ناوچەی ئێمەوە خەتێکی استراتیجی هەیە کە زۆر جارمان ئیشارەت پێداوە. خەتێکی استراتیجی دروستەکە لە کرماشان سنە بۆ سلەیمانی، بۆ هەولێر، بۆ قامیشلوو، ئەڕواتۆ ئیتر بە حەڵەبا بێ بە خواروتریا ڕواتۆ بۆ تەرتوس و بانیاس کە ئێوە ئەم خەتە دروست بکات لەبەرەوە لە تەرتوس و بانیاسەوە دێ بەرەوە حمص، بۆ دیمەشق، بۆ زەبەدانی، بۆ ناو لوبنان، بۆ حیزب الله. ئەم خەتەی لە حیزب اللهەوە دەست پێەکە لە جنوبی لوبنانەوە دێ بە ڕۆژئاوای سووریایە سەرەکەوێتەوە بۆ تەرتوس و بانیاس و هەتاکو نزیکی ئەنتاکیە کە تورکایە، دێتەوە بە ئیدلیب و حەلەبە، دێتەوە ئەمجارە بە مەنتقی کوردیەکانە بەرەو قامیشلوو بۆ سەر سنوور، ئەنجا دێتەوە بۆ ناو مووسڵ یان بە دهۆک، بۆ هەولێر، بۆ سلەیمانی، پاشان بۆ کرماشان، بۆ سنە، بۆ ئەم قووەتە بەڕیەکە هجوومێکە شوێنێکە خەتێکی عسکەریە دروستیەکە بەو شێوەیە. پارتیە وایە عەقڵی باشتر پێ بشکێ لەوەی کە لەم شەڕ و گۆڕانکاریە گەورانە و حەشدی وەحشی و دروستبوون و ئەوانە و لێدانی سونی خۆی مستهدەفە. لەم گرتنەوەی کەرکووک و شوێنەکانی تریشە پارتی مستهدەفە. بۆ لەم خەتە استراتیژیی کە باسم کرد، کرماشان لە سنە بەرەو سلێمانی و ئەلێرا هەولێر ئاوا وەستاوە، ئەنجا ئەوانی تر بەم شێوەیە وەستاونەتەوە لەسەر خەتی ئێران. لێرە بەردێکی گەورە هەیە کە پێوترە پارتی. هەدەف استراتیجەتی ئێرانی ئەوەیە ئەم بەردە لابە. ئەم بەردە چۆن لابە؟ ئەو نەی ئەتوانی هجووم کاتە سەر پارتی بە پارەی خۆی، چونکە ناتوانێت پێنجەمین بەرەی شەڕدا بمەزرێنە دوای بەحرین و لوبنان و سووریا و یەمەن کە 13 ملیۆن فەقیر ئێستا لە ئێرانە لەژێر خەتی فەقیریەوە. ئەم شەڕی بەرامبەر بە پارتیە بوو بە ئیستینزافی، ئەگەرچی هەر بە کوردیشی ئەکرد، بەڵام ئێستا هەلەکەی باشتر بۆ ڕخسە. هەرێمێک دروستەکە ئێستا هەڵەبجە سلێمانی کەرکووک، موچەکە لە بەغداوە دێ، خۆیان خۆشەویست دەکەن، ساڵێک ساڵ و نیوەک 2 ساڵ پشووە دەن، موچەکە دەنەوە بە خەڵکی بۆی زۆر لە خەڵکەکە بڵێن ئەم سیستمە باشترە لە پارتی. دوایەوە یەکێتیەکان کۆ کاتەوە، یەکێتی و حەشدی وەحشی و پەکەکە و پەیەدە و یەپەدە و نازانم لەو تووڕەهاتانەی تری ئەهلی کوفر، دیسان ئەوە هجوومێکی تر دێتەوە بۆ سەر پارتی کە ئەبێت لەو شوێنە هەڵکەندرێ و ئەبێت تەسلیم ببێ بەو واقعی کە ئێستا چۆن دیبەگە و مەخموری بەبێ شەڕ تەسلیم کردووە، ئەبێ ئەم خەتە ئەمانە عەسکەریە بە سلێمانیا بە هەولێرە بڕواتەوە بۆ مووسڵ و بڕواتەوە بۆ ناو سووریا. اعترافیشی پێ ئەکەن بەمە، ئەگەر هەر بلێ بەرزانیشان پێهێشت بێتەوە ئەو شوێنانەی پێچۆڵەکە. ئەم شەڕە ئەگەر هاتوو، ئەمەی کەرکووک و ئەم چەند ڕۆژەی کە بووە، ئەم هەرێمی سلێمانی کە دروست دەبێت وەکو پشووی جەنگاوەرێک دوای پارە و سامان و سەرۆتە سامانێکیان نەکەوێتە بەردەست و تەدریبات و خۆ ئامادەکردنەوە بۆ هجوومێکی تر ئەمجارە بۆ سەر هەولێر، بۆ ئەوەی خەتە استراتیجیەکەی کەوتم کرماشان، سنە، سلێمانی، هەولێر، قامیشلوو، حەڵەب یا ئیدلیب یان تەرتوس و بانیاس، ئەم خەتە استراتیجیە بۆ ئەوەی ئەمە دروست ببێ پێویستە ئێران یەکێتی حەشدی وەحشی پەکەکە ئەوانەی سووریا هەمووی بکا بە یەک بۆ ئەوی بتوانن پارتی ڕادەن لەو ناوچێ دوای دەوڵەتە کوردیەکە کەس زەرەر ناکە ئەو کاتە ئەگەر لەسەر خاکی سووریا لە باکووری سووریا دروست بکرێت. لە جیاتی ئەوەی خانەوادەی بەرزانی دروستی بکە ئەیدەنە دەست خانەوادەی عەلەویەکان کە ئۆجەلانە. و ئەو کاتەش ئێمە ئەشزانینەوە کەسانی کە شارەزای خیبرەکە هەنەزانن کە ئۆجەلان و پەکەکە حیزبێکی قەومی نین بەقەدەر ئەوەندەی کە حیزبێکن دەسەڵات و قووەت و نفوزێکیان هەیە، ئیستیغلالی کوردایەتی و سۆزی کوردایەتەکان کردو بۆ تەضعیفی دەوڵەتی مەرکەزیەکەی تورکیا و بە تایبەتی دوای هاتنی دادوگەشە بۆ سەرحکوم. لەبەرەوە ئەبێ ئەمانە قوڵتر بخوێنینەوە. دڵنیاش بن لەوە عەزیزانی من. پشودان بۆ پشودانە گێستا ئەو هەرێمەی سلێمانیە دروست دەکەن، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک. کەرکووکی بۆیە ئەخەنە سەر چونکە عایدی ئێرانە، ئەجینە ئەوان هەر هاواریان بوو لەسەر ئەو کە نابێ عەلەمێکیش لە کەرکووکە هەڵکرێ. کەرکووک، سلێمانی، هەڵەبجە. ئەیکەنە هەرێمێک و موچەکەش عایدی بەغدایە، موچەکە هەمووی ئەدرێ. ئێرانیش ئەمانە دروست دەکە، بەڵام ئەوە پشودانی جەنگاوەرە کە پێڵن ئیسراحەت المەحارب.
پشودانی جنگاوەرە و جارێکی تر دوای ئەوە تینتان تێئەکەنەوە خەڵکەکە دیسانەکەنەوە بە وەقودی شەڕ شەڕێکی تردا ئەمەزرێنەوە جەنگێکی ترەکرێتەوە بۆ استراتیجەتەکەی ئێران ئەمجارە بەرامبەر بە پارتی لەولاشە دیبلۆماسیە نەم حاوەلاکەن کە تورکیا قەناعەت پێ بکەن کە ڕێگا لەمە بگرێ ئەمە گۆڕینەوەی وەرەقەیە ئەڵێ تۆ پشتی پارتی بەردە ئێمە پشتی پەیەدە و یەپەدە و نازانم چێ و تاغوتانەی سووریا بەرەدەین ئۆردۆغان مەترسی گەورەی لەسەر دروستبوونی دەوڵەتێکی کوردیە لە باکووری سووریا لە قامیشلۆ لە حەسەکەەوە دەست پێ بکە بە کۆبانیا بڕاتە عەفرین